چەندین جۆری دەرمانی پزیشکی لە بازاری ڕەشدا مامەڵەی بازرگانی پێوە دەکرێت و دەبرێنە وڵاتی ئێران و دەکرێنە مادەی هۆشبەر لە جۆرەکانی کریستاڵ و شیشە و دواتر دەهێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. بێجگە لە تیاک و حەشیش و هێروین و کراک و ئەوانی کە هاتوۆتە هەرێمی کوردستان مادەیەکی تر تا سەری هەڵداوە. ئەمە پێڵێن شیشە واتە لە ئێران لێرە ژوا ناوی دەرکردویانی لە شوشایەتی ئەمە لێرە جۆرە هەبێگەڕوا چێ بەرە و وڵاتی ئێران قاچاقچی ئەیبات بازرگانیش گەوری پێوەکرێت لەودی و لە هەندێک تاقیگا کە دایان ناوە بەنهێنی لەگەڵ هەندێک موادی کیمیاویترا تێکەڵاوەکرێ و ئەبێ بە مخەدرێکی خراپ. ئەو دەرمانانە بریتین لە ئەمفیتامین، ترامادۆڵ، سۆمادریل، ئارتان، ڤالیۆم، شروب پالمۆکۆداین، هەروەها شروب تۆسیرام کە بە مەبەستی ئازارشکێن و هەستیاری بەکاردێت. مەترسی بەکارهێنانی ئەم دەرمانانە لەوەدایە کە ئەگەر سنووردار نەکرێت ئەوە کەسی بەکارهێنەر تووشی ئالوودەبوون دەکات. زۆر بەکارهێنان تووشی ڕەشانەوە دەکەن لە دژی لەرزین تووشی دڵدەگەڵاتنەکەن شەهیەتی تێگەین بەماوەیەکی زۆر بەکار بێت نەخۆشەکە سێمان چوارمان هەموو شێ دەنیشی لێ خۆیان ڕۆژناڕۆژێت جگەل لە مەترسی ئالوودەبوونی دەرمانەکان کاریگەری ئەو جۆرە مادە هۆشبەرانی کە لی دروست دەکرێت بە جۆرێکە کە ترس و هۆشداری لای بەکارهێنەرەکەی ناهێڵن و دەوترێت کە گروپی چەکداری داعش بەکاری دەهێنێت بۆ چەکدارانی لە کاتی شەڕدا و خۆتەقانەوەیان تا ترسیان لا نەمێنێت. ئەم مادەیە ترسناکەی لەوەیدا کەسی بەکارهێنەر ناترسێت ئەنی وای لێ کات خەڵک بژێت تەقە بکات سەرپێچی مروری بکات لە ماڵەوە ئاژاوە بنێتەوە داعش ئەوانێکی خۆیان تەقێنەوە ئەوانەی ناگەڕێنەوە ناترسن خەڵک سەرەبڕن ئەم جۆرە مادەیە بەکارێنن. لە لایەکی ترەوە ئاسایش باز دەونبوونی نزیکەی 4 ملیۆن حەب دەکەن لەو دەرمانانی کە دەبرێنە وڵاتی ئێران و دەکرێنە مادەی هۆشبەر و دەڵێن پێش ئەوەی بگوازرێتەوە وڵاتی ئێران دیار نەماوە. 3 ملیۆن و 870 دەنگ حەبە لە ئێمە مایەوە لە ئاسایش دوایی بە بڕیاری دادوەر نێررا بۆ عربەت کێشەکە لەسەر ڕێگای عربەت بوو کە ئێمە ئەو لۆریە مانگل ئەو دەرمانانێتیا بوو منی جۆ تۆ گوێویست بووم ئەو دەرمانانە نەماوە لەوێ نەماوە لەوێ من واش گوێم لێ بووە هەر سەحەبی ئەسڵەکەشی جاریشکە بدوێتەوە ئەفرۆشتوێتی. ئەو 4 ملیۆن حەبە لە بازاڕەکانی عێراق و کوردستاندا کۆکراونەتەوە بە مەبەستی ئەوەی ببرێتە وڵاتی ئێران بەڵام پێشەوەی بگاتە ئێران لە ڕوبەڕووبوونەوەیەکدا ئاسایشە و کەسانی دەستگیر کردووە و دەڵێن ئێمە بە فرمانی دادوەر ڕادستی پۆلیسمان کردووە بەڵام پۆلیسی سلەیمانی ڕەتی دەکاتەوە ئەو حەبانەون بوو بێت. دیارە ئەو بڕە حەبە بە بڕیاری دادوەر لە گەنجینەیەکە دانراوە خاوەنی حەبەکان ساوە بەبێ ئاگاداری پۆلیس و دادوەر مەخزنەکەشکانەوە حەبەکانی بردووە کەسێکی تریشی لەگەڵای ئەو دوو کەسە هەردووچان دەزی کراون و ئێستا بندن بە بڕیاری دادوەر تا دۆزینەوەی حەبەکانی ڕەنگە ئازادیان نەکرد. بەپێی لێدوانی ئاسایش ئەو 4 ملیۆن حەبەون بووە نرخەکەی نزیکەی 150,000 دلاری ئەمریکیە و هەروەها ئەو دەرمانانە لە پارێزگاکانی عێراق و بە تایبەت شاری سامەڕاوە کۆ دەکرێنەوە و بە نرخێکی کەم هێنراونەتە هەرێمی کوردستان بە مەبەستی ناردنیان بۆ وڵاتی ئێران. بە بڕوای شارەزایان ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان هەنگاوی خێرانەنێن بۆ سنووردارکردنی مامەڵەکردن بەم دەرمانانە لە بازاڕی ڕەش و تەنانەت دەرمانخانەکان ئەوە دوجار کاریگەری خراپی دەبێت لەسەر زیادبوونی ڕێژەی بازرگانیکردن و بەکارهێنان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.